ئاوا لە وەزیری توزارەی هەرێمی کوردستان محافز وەزیری کوشتتوکال دەکەم عیلازێک لەو پرۆسەی ئەلکترۆنیە بکەن ئەوە لەگەمە ناگونجێ برای عزیزم ئەمە 25 جوتیانی دوو سارە دەستە ژۆری سەرای دوور و درێژ و نامێنێ هیچ ئێمە بۆ ئەومان کردو سەرە نامێنێ ئەو سیستەمەی خراپە ئەمە هێوارێت تەزیلمان کردیا علەساد ئەوڕۆ بستە ژۆری افتتاح دەکرێتەوە دەنەما سڕنگ و هەشدە و عەفدەی مانگە ئێکاکادیان گوگەنمتان لۆ بە مەبار کرد ئەو هابی ڕۆژێ دوو سارە دەستە ژۆری عنی حکومەتی هەرێم 400,000 تەنی پێوەرناگیرێ داوا لە وەزیری توزارەی هەرێمی کوردستان محافز وەزیری کوشتتوکال دەکەم عیلازێک لەو پرۆسەی ئەلکترۆنیە بکەن ئەوە لەگەمە ناگونجێ برای عزیزم چەند جوتیارە دوێنێ شەو پڕتان کردوتەوە ئەمە 25 جوتیانی دوو سارە دەستە ژۆری 25 دۆری لە دوو سارە دەستە ژۆری ڕۆژەکان زیاتر بخانی زیاتر پارەکە لە سنگ دەکەوێت کوردستان دەکەوێت دیکو کابرااتی سب ئەوڕۆ لۆم بەتارکە دەردەچم گەنمەکە لە ڕوو دەکەمەوە لە عادی ئەو گەنمەزاشی ڕووکرێتەوە بە شۆفەر باکرێت و هەمووی دەشتێتن ئەو کاریگەری لەسەر زۆری گەنمەکەی باش و خراپی کو زۆرەکەی بێتە خواری باشەکەی کاریگەری ئەوە دەبێنێتەوە گەنمە لە هەباشەدا ڕووکی و بارکەوە دەشتێتن هوچی دەکەوتی هەرچەند ڕۆژ تاخیر چەند زەرەر دەکەنەنگۆ ئەمە برێکی ڕۆژێ 50,000 دەبی بدەینە ترێلەی مانیوەڵە 6 ڕۆژی تری تۆ وەردەگرن 6 ڕۆژی وەردەگرن دەبی 300,000 دی بدەم 500,000 بیدەمێ کرێکەی چەندی وەردەگریتن ئەو ساڵ ینی ئەو ساڵەکە چەندی وەردەگری بەڕبەلێمان وەردەگریتن ئەمن 750 دۆلم تۆکری 750 تەنەمەیە 6 تەنم لەواتەوە 65 تەنم لەواتەوە ئەم چ لە 700 تەن کەم برای عزیزم چی لێکم ئەمە 9 میلیۆنم سەرف کردی هەموو عادم بە ئیزار گرێت تەنی چیمیام بە 1,250,000 کڕیا یەک تانچی دەرمان 5 دۆمی پێدەڕشێتن 170,000 تەکلیف دەکاتن برای عزیزم فەلا ئەوەی هەبوو لەسەری دانا و تەواو ئێستاما هەردۆن مەنگ 93 کیلۆمان لێ وەردەگرێت سیستەمەکی ئەلکترۆنی دانایە دوێنێ بەمایان گوتێ 12 سیارەمان بۆ بارکەن گەنممان بار کردیا لەگەر کۆچەتی برامەوە گەنمەکانی مەیە 4 سیارەی لێمان وەگرتیا 4 سیارە ناوماناتیەوە کە 16 مانجێ 8 مانجێ 7 مانجێ ئێستامان ناڕازینە لەو سیستەمەی کوزەرە ناکەین نەدیکو ڕۆژانەی دەوێت ترێلە بار هەرگرەکان دەبی ڕۆژانیان بۆ زیادکەین گەنم بەخۆی بە 330,000 بەخۆی کەمیەکی کەممان لێ وەردەگرن 2 کیلۆمان لێ وەردەگرن ئەو وەزعیمەیە ئەو وەزعی فەلاعیە دوێنێ لە دۆڵ بووین ئەوە ئەمڕۆ لە هەولێرین ئینشاڵڵا سبەینە ساعات دێژە چینە سلێمانی دەوێت دەست بە وەرگرتنی گەرمی سلێمانیش دەکەن بە هەمان ئەو میکانیزمانی کە ئێستا لێرە هەیە هەر لەبارەی ئەو سیستەمەوە یان چەند جوتیارێک کێشەی ئەویان هەبوو دەیانگوت کەوا ئەمە دەبووە ئەبڕۆ بین بوویتە 7 مانگ ینی باسییان لەوەی دەکرد کەوا سیستەمەکە لە ڕێگەی حکوومەتی عێراق و چارە سەر بکرێت چۆنی ئەمە خەریکین هەرچی ئاسانکاری دەکەن لە ڕابردووە دەبووە 5 ڕۆژ پێش ئێستا ناوی جوتیار و سایق و ژمارەی سیارەکەیان بنووسایە ئێستا بەس جوتیارەکە ناوی خۆی تۆمارکە کە لە ملکەی کوچکاڵەکە ناوی هەیە ڕۆژی پێش ئەوەی کە داخڵە بێ ناوی سایقەکە توانێت ئیزافەکە ینی ئاسانکاریێک لە هەندێک جوتیار هەیە سایقەکەی گۆڕێ کە سایقەکەی گۆڕی سیارەکەشیە گۆڕێ ئەو کاتە ڕەنگە قورس بواە گۆڕانکاری ئێستا و گۆڕانکاری نەماوە ڕۆژی پێشەوە سیارێ گەنمەکەی بۆ بار کردو ئەومان بۆ تۆمارەکەوتەوە سەرای دوور و درێژ و نامێنێ هیچ ئێمە بۆ ئەومان کردو سەرە نامێنێ